دوورکەوتنەوە لە شەڕ و خەباتی چەکداری لەلایەن حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە زیاتر لە 20 ساڵی بەسەردا تێپەڕ بووە، بەڵام ئێستا ئەو حیزبە بڕیارێکی تری داوە و دەیەوێت جارێکی تر پێشمەرگەکانی ڕەوانەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکاتەوە. سکرتێری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دەڵێت بڕیارەکان لەسەر داوای خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بووە کە بەردەوام داوایان لێ دەکەن بگەڕێنەوە ناویان، بۆیە بڕیاریان داوە پێشمەرگەکانیان بگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. پێویستە لە هەلومەرجی ئێستادا پێشمەرگەکانمان بگەڕێنەوە ناو خەڵکەکەمان لە نێو خەڵک تێکەڵ بن، کاری تەشکیلاتی و ڕێکخستن و تەبلیغاتی بکەین. دیارە بێگومان ئەگەر لە کاتێکی وادا هێزەکانی ڕژیم بیانەوێ هێرش بکەنە سەر پێشمەرگەکانمان، پێشمەرگە دیفاع دەکەن. لەوەدا ممکنە دووبارە تێکەڵچوونی چەکداری بێتەوە پێش. لە ساڵی ڕابردووەوە زۆربەی پێشمەرگەکانی ئەو حیزبە ڕەوانەی ناوچەکانی کێڵەشین کراوە لەسەر سنووری نێوان هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان. لە سەرەتای چوونی هێزەکەشیان بۆ ناوچەکە لە مانگی ئایاری ساڵی ڕابردوودا پێکدادان لە نێوان گەریلاکانی پەکەکە و هێزەکەی حیزبی دیموکراتدا ڕوویدا و بەهۆیەوە پێشمەرگەیەکی دیموکرات گیانی لەدەستدا. دەمانەوێت بزانین هەڵوێستی حیزبی دیموکراتی کوردستان چییە سەبارەت بەو بڕیارەی کە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دەری کردووە بۆ سرترکردنەوەی چالاکەکانیان لە ڕۆژهەڵاتی کوردستان. خەباتی چەکداری لەو هەلومەرجەدا بە بڕوای ئێمە پێویستی بە بەستێنی زیاتر هەیە، بە ئیمکاناتی زیاتر هەیە، بە هەلومەرجی ناوچەیی و سنوورەکانەوە هەیە. لەلایەکی ترەوە دوای 10 ساڵ لە ڕاگەیاندنی ئاگربەز لەگەڵ حکوومەتی ئێراندا ئەمڕۆ پارتی ئازادی کوردستان بڕیاریدا ئاگربەستەکە بشکێنێت و چالاکیە سیاسی و چەکداریەکانی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەست پێ بکاتەوە. سەرکردەی پارتی ئازادی کوردستان پاک ڕایگەیاند حکوومەتی تاران پابەندی هیچ ڕێکەوتنێکی سیاسی و چەکداری نەبووە و ئەوەش ئەوانی ناچار کردووە بڕیار بدەن ئاگربەستەکە بشکێنن. لە ساڵی 2006ەوە ئێمە لەبەر خاتری لەبەر چاوگرتنی بەرژەوەندی هەرێمی کوردستان شەڕمان لەگەڵ ئێران ڕاگرت. هاوکات داوامان لە شانە چەکدارەکانی کورد لە ڕۆژهەڵات کرد کە هاوکارمان بن و ڕەچاوی بارودۆخە بکەن. لەبەر ئەوەی بیانوو نەبێ بۆ دژاتیکردنی هەرێمی کوردستان بەڕای دەگەین چی دیکە ئێمە دەست ناینە سەر ڕێی شانە چەکدارەکان و هەڵوەکانی ئازادی ڕۆژهەڵات خۆیان سربەستن چۆن بەرەنگاری هێزەکانی ئێران دەبنەوە. حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ساڵی 1946 لەلایەن قازی محەممەدۆ دامەزراوە و لە ساڵی 2006 ژمارەیەکی زۆری کادر و ئەندامانی ئەو حیزبە جیابوونەوە حیزبی دیموکراتی کوردستانیان ڕاگەیاند. لە ئێستاشدا بارەگای سەرکردایەتی ئەو حیزبە لە قەزای کۆیەیە. پارتی ئازادی کوردستانیش لە ساڵی 1991 دامەزراوە و چالاکی سیاسی و چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان دەست پێ کردو لە شەڕی دژ بە داعش بەشدارن. خالید محەممەد NRT کۆیە.